دای لەیلێ ژنەکە ئێزدیا و خەڵکە حەردانە بدلەکی پڕی کەسەر پشتی نزیکە 8 ساڵە چاوەڕێی دەرئێخستنە هەستیکەن زارۆکن خۆیە. بە ئامادەبوونا کە سوکارێن قوربانیان ڕاکردنا گۆڕێن بکۆمین ئێزدین خەلکی شنگال لە حەردان بڕێ ورسمەکە ئاینی و دەستپێکردنا زەلامێن ئۆلا ئێزدیا دەستپێ کرد. خودێ ئەمش گوندێ هەردان دەرکەفتن ئەم سیح تەرەم پێلش گوند هەبوو خودێ 4 تەرەم پێل تێمە عایلە هەمە گرتن و تێمە ئێژێ گرتن دزاڕێمە مالا مامێ سێ عایلێ عسابێ چێلی ئش مالامە گرتن و پاگوند هەمە زارۆکێمان في مفرقي حردان ترى بيلك هذا كابتني بود ما ساكني وهم قرتن وقت دقيقة ساكني دوستي ترى بيلش آلاف هات إيش قرشابك هات إيش بيقول دي قولا هات وهم قرتن وداسو شافي وان شداندن أذفي دري باوي مخبري هاي مازن داستي وان وشافي وان أذوي دري شداندن وبخدي هاتانها أبراكي من تشتكي جينزان زارو زبان منا و برازيل منا و كتشكيل تيد منا و قنديد ماشي أو جي برايد منا أمش كيسة يكن هش قال لك هنجي قال لك اسم زانو خدي أصابي شيستيا برانا برايد منا وبرازيل منا وكرمامين منا أفرين منا ئەندامەکە جوهاتە نوێنەرێن عێراقیژی دبێژێت لە هەموو لایەکی کەمتەرخەمی بەرامبەر کەیسێن ئێزدیا هەیە. داخوازکەین ئەم وەکو پەرلەمان ئەم دێداخوازێژیکەین و هەر هەوسە ئەم ئەبە مافێ ئێزدیایە وەکو هەر مواطنەکی کو ماف هەبت لە دەولەتا خۆدا ئەڤە مافێ مایە کو ئەم دەولەتا عێراقی و یا کوردستانی مافێ ئێزدیا بدەنێ وەکی هەر ملەتێکی دیژی و هەروسا ئەم داخوازکەین کو پاشەڕۆژە ئێزدیا بۆوان خۆشکەن هەروسا ئاوەدانکردنا شنگالەیە هەروسا قەرەبووکردناوانین دەستێ داعشدایە و من داخوازین شک ئەوێن ئیرۆکە دەستێ داعشدا ماین کو دیسانێ هاریکار بن دەستێ خۆ دەستێ مەکەن دەستی خۆ دەستێ هەموو دەستی خۆ دەستێ ئیکەن یەن جهێن پەیوەندیدار هەمی کو ئەوێن دەستێ داعشدا ئیرۆژی بێنە ڕزگارکردن. لە سنوورێ قەزا شنگال پەترژە هەشتی گۆڕێن بکۆم هەینا کوتانە هەفتنێ نزیکسی گۆڕا هاتیە هەڵدانا گەر ڤەکردنا ڤان گۆڕێن بکۆم جارێکە دی برینێن خەلکی شنگال هاتنە ڤەکردن و نوبوونەڤە و پشتی نزیکی 8 ساڵان خەلکێ گوندێ حەردان دێ هەستیکەن کە سوکارن خۆش هات بن و داخواز دەکەن ئەو گۆڕێن تا نەهانە هاتیە ڤەکردن ئەوژی بێن ڤەکردن و زوو دەم پشکنیادی ئێنێن بێتەکردن دا هەموو ئەو ئێزدێن مای بە هەستیان کە سوکارن خۆش هات بنەڤە شەروان قەدر کورسار نیوز گوندێ حەردان شنگال